چیرۆکی فرۆشن و تاڵانکردنی سامانی سروشتی کوردستان. دەسەڵاتدارانی هەرێم بەهۆی شکستەکانیانەوە چیان فرۆشت و مەترسی لەسەر ئێستا و نەوەکانی ئایندا چییە؟ چۆن کوردستان لەسەر سنیەکی ئاڵتوونی پێشکەشی تورکیا و کۆمپانیا زەبەلاحەکان کرا؟ چۆن خەڵکی کوردستان دەکرێنە کۆیلا لەسەر زەوی باب و باپیرانیان؟ لەو شیکاریە هەوڵ دەدەین زانیاری لە سەرنجامی ئەو دەسەڵاتدارانەی کە بەهۆی شکستیان لە حکومڕانیکردن بەشێکی وڵاتەکەیان یاخود سامانی سروشتی نیشتیمانەکەیان هەرزان فرۆش کردووە و کردویانەتە بارمتەی وڵاتانی تر و کۆمپانیا زەبەلاح و مشەخۆرەکانی دنیا. ئەویش تەنها لە پێناومانەوەی خۆیان لە دەسەڵات کە بەو هۆیەوە دەیان ساڵ و چەندین نەوەیان خستۆتە ژێرباری قەرزی لە بن نەهاتوو. شیکاری ئایندەی کوردستانیش دەکەین کە بەهۆی چەندین گرێبەستی درێژخایەن دوجار بە سوودوەرگرتن لە ئەزمونە هاوشێوەکان خەریکە دەبێتە هەرێمێکی تەواو بە بارمتە گیراو. سەرەتا نمونەی بنەماڵەی خدێویەکان لە میسر دەهێنینەوە لە ساڵی 1875 بەدەست پێشخەری وەزیری دارایی میسر بەهۆی ئیفلاسبوونی حکومەتەکەی پێشنیار بۆ شا ئیسماعیل خدێوی دەسەڵاتداری ئەو کاتی میسر دەکرێت بە بڕی 4 ملیار جونەی ئیستەرلینی نیوەی نۆکەندی سوێز بفرۆشێتە بەریتانیا. بەریتانیەکان ئامادەی خۆیان بۆ مامەڵەکە پیشان دەدەن، بەڵام بەهۆی بەردەست نەبوونی پارە ئەو کات سەرۆکوەزیرانی بەریتانیا بال مرستۆن پارەکە لە بنەماڵەی بەناوبانگی جوولەکە ڕۆتشیلد قەرز دەکات. ئەوش لە بەرامبەر بەڵێنی بلفۆر و دروستکردنی دەوڵەتێک بۆ جوولەکە ڕازی دەبێت. دوای ئەوەش گەلی میسر باجێکی قورسی فرۆشتنی نۆکەندی سوێسیاندا و زیاتر لە 70 ساڵ بەهۆی ئەو قەرزەوە بڕێکی زۆری داهاتی گەلی میسر بۆ بەریتانیا دەڕۆیشت. جگەلەوەی بەهۆی ئەو فرۆشنە بەڵێنی بلفۆر بۆ داگیرکردنی خاکی فەڵەستین لەدایک بوو. ئەزموونی پاشەکانی فەڕەنسا لە سەدەکانی ناوەڕاست جیاوازیەکی ئەوتۆی لەگەڵ خدێویەکان لە میسر نییە بۆ پڕکردنەوەی کورتێنان و پینە و پەڕۆکردنی شکستی ئابووریان لەگەڵ بنەماڵە دەوڵەمەندەکانی ئەو کاتی فەڕەنسا ڕێک دەکەوتن لە بەرامبەر بڕێک پارە مافی کۆکردنەوەی باج لە هاوڵاتیانیان بۆ چەندین ساڵ پێدەفرۆشتن. بە جۆرێک دەرەبەگەکان بە ئارەزوو خۆیان باجیان لە خەڵک وەردەگرت، بارگرانیەکی زۆریان دەخستە سەرشانی خەڵک. دەکرێ بڵێین نزیکە لە ئەزموونی گرێبەستی کۆمپانیاکانی کۆکردنەوەی پارەی زبڵ و خاشاک و ئاو کارەبا لە کوردستانەکەی خۆمان. لە ئەزموونی نوێی وڵاتانیش چەندین نمونە هەیە پیشانی دەدات حکومەتی وڵاتان دوای شکستیان دەست دەکەن بە فرۆشتنی خاک و شوێنی ستراتیژی و سامانی سروشتی نیشتیمانەکەیان. مەهاتیر محەممەد سەرۆکوەزیرانی پێشووی مالیزیا لەبارەی قەرزی دەرەکی دەڵێت بەردەوام ئامۆژگاری ئەوە دەکەم هەنا بۆ سیاسەتی قەرزکردن نەبرێت، پێویستە بە دیری تری ناو خۆی بدۆزرێتەوە، چونکە قەرزکەر دایمە دەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی ئەو لایەنەی قەرزەکە دەدات و دەرگان بۆ واڵا دەکات بۆ دەستێوەردانی کاروباری ناوخۆی و سیاسەتی ئابووری. لە ئێستا زۆرێک لە وڵاتە شکست خواردوەکانی جیهانی سێەم بۆ پڕکردنەوەی کورتێنانی ئابووریان دەستیان داوەتە پرۆژەی قەرزی دەرەچی کە بەو هۆیە وڵات و خاکەکەیان وەک بارمتە کەوتۆ دەدەست وڵاتانی زلهێز و کۆمپانیا زەبەلاحەکان لە دەستچوونی خاک و پرۆژەی ستراتیژی بۆ قەرز. کۆمپانیایەکی چینی لە بەرامبەر 62 ملیار دۆلار بۆ ماوەی 40 ساڵ بەندەرێکی ئاوی ستراتیژی لە پاکستان کڕیەوە. سریلانکا لە بەرامبەر 1.1 ملیار دۆلار ڕێژەی 170 بەندەرەکانی بە قەرز پێدەرانی نێودەوڵەتی فرۆشتووە. ئیکوادۆریش بە هەمان شێوە بەهۆی گرێبەستی نەوتی ئێستا دەسەڵاتی بەسەر سەدا 90 ئەو نەوتە نەماوە کە لە وڵاتەکەی بەرهەم دەهێنرێت. هەرێمی کوردستان وەک بارمتەی کۆمپانیاکان بە گوێرەی دانپێدانانی حکومەتی هەرێم ئێستا قەرزی سەرهەرێم زیاتر لە 28 ملیار دۆلارە. جگەلەوەی هەرێمی کوردستان بەهۆی جۆری گرێبەستەکانی لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان و وەرگرتنی پارەی پێشوەختە و گرێبەستی 50 ساڵی نەوت لەگەڵ تورکیا و 20 ساڵە لەگەڵ ڕووزنەفتی ڕووسی بەشێکی زۆری دەسەڵاتی بەسەر چێڵگە نەوتیەکانی و گۆڕی نەوت و داهاتی نەوت نەماوە. پرۆسەی ئابووری سربەخۆ کە لە کۆتایی 2013 وە لەلایەن نێچیروان بارزانی ڕاگەیەنرا و ئاشتی هەورامی ئەندازیاریەکەی بوو
بە ماوەیەکی کەم لە جیاتی ئەوەی کوردستان بخاتە سەرنەخشەی وزەی جیهانی خستێ سەرنەخشەی وڵاتە فرۆشرا و بەبارمتە گیراوەکانی دنیا. بۆڕی نەوتی کوردستان کە یەکێک بوو لەو شانازیانەی کە حکوومەتی هەرێم باسی دەکرد، بەو پێی بەهۆی ئەو بۆڕیە کوردستان خراوەتە سەرنەخشەی وزەی جیهانی، دەگرا ببێتە شادەماری وزە لە کوردستان. بەڵام لە سەروبەندی قەیرانی دارایی لە ساڵی 2017 حکوومەتی هەرێم بەشەکەی خۆی لە بۆڕیەکە بە ملیارێک و 500 ملیۆن دۆلار فرۆشت بە کۆمپانیای ڕۆزنەفت بە گرێبەستێک کە زۆر خراپشکایەوە بەسەر کوردستان. کۆمپانیاکەش بۆ گواستنەوەی هەر بەرمیلێک نەوت بۆ حکوومەتی هەرێم بڕی $4.90 وەردەگرێت، لە کاتێکدا وڵاتانی کەندا و نەوت بۆ ئەمریکا دەنێرن بۆ هەر بەرمیلێک $4.50 دەدەن. تەنها لە ساڵی 2019 کۆمپانیاکە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیای کار بڕی $644 ملیۆن داهاتی نەوتیان پێدراوە. لە ماوەی ساڵانی 2002 تاکو 2014 حکوومەتی هەرێم 52 گرێبەستی بۆ بەرهەمهێنانی نەوت ئەنجام داوە کە سەرجەمیان بە شێوەی هاوبەشیە، واتە هەر یەک لە کۆمپانیا بەرهەمهێنەرەکان دەبنە هاوبەشی هەرێم لە دەرهێنانی بەرمیل بە بەرمیل. گرێبەستەکانیش زۆرینیان بۆ سەروی 20 ساڵ ئەنجام دراون. مەترسی ئەو جۆرە گرێبەستە لەوەدایە کە بەو پێی کۆمپانیاکە هاوبەشە لە بەرهەم هەوڵ دەدات زۆرترین نەوت بەرهەم بهێنێت بەبێ ڕەچاوکردنی ئەو مەترسە ژینگەیانەی لێ دەکەوێتەوە بەهۆی ڕەچاو نەکردنی بنەما زانستیەکانی دەرهێنانی نەوت. بە گوێرەی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت لە ساڵی 2019 لە کۆی زیاتر لە 8 ملیار و 439 ملیۆن دۆلار داهاتی نەوت، تەنها 4 ملیار دۆلار و 439 ملیۆن دۆلاری بۆ ماوەتەوە. ئەوەش پیشانی دەدات هەرێمی کوردستان بە تەواوی کەوتۆتە ژێر چەپۆکی کۆمپانیا زەبەلاحەکانی بەرهەمێنانی نەوت و زۆرینەی داهاتی کوردستان دەچێتە خزمەت ئەوان. گرێبەستەکانی نەوت و ڕێکەوتنی 50 ساڵە و فرۆشتنی پێشوەختەی نەوت کە بە گوێرەی بەدواداچوونەکان بەشێکی نەوتی هەرێم تا ساڵی 2022 پارەکەی وەرگیراوە، وای کردووە حکوومەتی هەرێم نەتوانێت ڕێکەوتن لەگەڵ بەغدا بکات بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەران. چاودێران پێیان وایە بەهۆی فەشەلی بەردەوامی حکوومەتی هەرێم ئەگەری ئەوە هەیە زیاتر کوردستان بکەوێتە ناو زەنگاوی قەرزەکان و بەشێکی تری کێڵگە و سەرچاوە سروشتەکانی تریش بۆ پڕکردنەوەی کورتهێنانەکانی بفرۆشێتە کۆمپانیا ناوخۆی و جیهانیەکان. بەو هۆیشەوە ئەو خاکەی کە بە قوربانیدانی ئەنفال و چیمیاباران و خوێنی پێشمەرگە و ڕاپەڕین و قوربانیدانی دەیان ساڵی خەڵکی کوردستان بەدەستهێنراوە، ئێستا بە هاوبەشی لەگەڵ بەرپرسانی باڵا و بازرگان لەسەر سینیەکی ئاڵتونی پێشکەشی وڵاتان و کۆمپانیا خوێن مژەکانیان کراوە. هەر بۆیە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەعد ڕەفعەت پێی وایە ئێستا هەرێم لە ژێر مەترسێکی گەورەدایە، چونکە ئەگەر حکوومەتەکەی نێچیروان بارزانی بە پرۆسەی ئابووری سربەخۆ نەوتی هەرێمی هەڕاج کرد و خەڵک و حکوومەتی ئیفلاس پێهێنا، ئەوە حکوومەتەکەی مەسرور بارزانی بە پرۆژەی بە تایبەتکردنی کەرتی کشت و کاڵ خاچی هەرێم بە فەرمی دەفرۆشێتە کۆمپانیا جیهانیەکان و خەڵکەکەشی دەکاتە کۆیلا لەسەر زەوی باب و باپیرانی خۆی.